ئاکام بابەتێکەیە کە ماوەی چەند ڕۆژێکە لە سوۆسیال میدیای تەنیویش باس لەوە دەکرێت کە زانکۆی ڕاپەڕین بۆچە ئەنجام لە یەکێتی زانکۆکانی دەریایی ناوەڕاست. جا ئەم یەکێتی زانکۆکانی دەریایی ناوەڕاست کە تۆڕێکی با بڵین تۆڕێکی دامەزراوەی بەڵێ خوێندنی باڵا و توێژینەوە چالاکە لە هاوکاریکردنی ئەکادمی بوو پێشکەشکردنی بە لە کۆمەڵێک لە ناوچەکان و هەروەها لە نەکیشوەرەکانی جیهاندا کە ژمارەی ئەنجامەکانی 1970 ئەنجامە لە 25 وڵاتی جیاوازدا. بەڵێ سانە هەر ئیزافە بۆ قسەکانی تۆ ئەم یەکێتیە لە ساڵی 1964 لە عەمانی پایتەختی ئوردن دامەزراوە وەک خۆت باست کرد 22 بۆ 25 وڵاتی عەرەبیە کە ئەندامنتیایە ژمارەیەک زانکۆی تیا کە دیارترین ئەو زانکۆیانە زانکۆی ئەمریکیە لە لوبنان زانکۆی ئەسەرە لە میسر کە ئەمانە مێژوویەکی دێرینیانێ و هەم لە ڕووی توانای ئەکادمی و زانستی پلەیەکی باڵانەیە. جا بە خۆشحاڵیەوە کە زانکۆی ڕاپەڕین بۆ بە ئەندام لەم یەکێتیە کە ئەمە کاریگەری زیاتریە بێت لە ماوەی ڕابردوودا یاخود لە ماوەی ساڵانی ڕابردووشدا زانکۆی ڕاپەڕین یەکێک بووە لە زانکۆ چالاکەکان. بەڵێ بە خۆشحاڵیەوە کۆنفرانسی نێودەوڵەتی بەڕێوە بردووە لە ناو شاری ڕانی یاخود لە سنووری ڕاپەڕین سیمینار و چەندین توێژینەوەی جیاواز و بەڵێ سانە. بەڵێ هەروەها ئەکەم ئەوشمان بیر نەچێت لە ڕێگەی پەیوەندیە نێودەوڵەتیەکانی خۆیانەوە توانیویانە بەوە بگەن و کە بتوانن ئەم ئەندامێتیە بەدەستبێنن. جا ئێمە با زۆر لەسەر ئەم بابەتە نەڕۆین و لەگەڵ میوانەکەمان و توێژی زیاتری لەسەر بکەین. دکتۆر پەیمان ڕەمەزان لە ڕانیەوە لەگەڵمانە سەرۆکی زانکۆی ڕاپەڕین. دکتۆر سلااو لەبێ بەیانیت باش دەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم کە باسێکی زانکۆی ڕاپەڕینمان بۆ بکە ژمارەی خوێندکارەکان چۆنە زانکۆکە لە چه ئاستێکدایە کە بتوانانی کۆمەڵی زانیاریمان لەو بارەوە بیتێ. بینتان باش زۆر سپاس بۆ بەسەرکردنەوەتان. دیارە زانکۆی ڕاپەڕین یەکێکە لەو زانکۆ گەنجانەی هەرێمی کوردستان دوای دامەزراندنی و ئێستاش بەرەو گەشتی باش دەڕوە بۆ ڕێژەی خوێنکار ئێمە لە بینی 6 بۆ 7 هزار خوێنکارمان هەیە بە خوێنکاری ماجستێر و دکتۆراوە. دیار لە ساڵانی ڕابردوودا لەو ڕاوندەی تازەی خوێنی باڵەکە کرایەوە ئێمە زیاتر لە 340 خوێنکاری خوێنی باڵا دکتۆرا و ماجستێر و دیبلۆمی باڵامان هەیە و بۆ خوێنکاری قۆناغەکانی کەش زیاتر لە 5,000 خوێنکارمان هەیە بۆ 6,000 خوێنکار. بەڵێ باسێکمان لەوە بۆ بکە دکتۆرەکە چۆن توانیتانم ئەنجامێتیە بەدەست بێن خۆتان تەقدیمتان کرد یاخود چۆن بڕۆ شوێن و میکانیزمەکانی؟ خۆی لە ڕاستیدا بەشداریکردن لە هەر ڕێکخراوێک یاخود لە هەر ناوەندەکی دەرەوەی ئەکادمی بۆ بە ئەندامبوونەکەی پرۆسیجەرێکی تایبەت هەیە ئەویش ئەوەیە کە دەبێت داواکاری تەقدیمکەی لەو داواکاریانە زۆرێک لە ڕێکخراوەکان سەرەتا نامەیەک ئاڵوگۆڕ دەکەی کە نیازت هەیە بچێ ناو ئەو ڕێکخراویش ئینتێندلێتەری پێدەڵێن. دوای ئەوە ئەگەر فۆرمەکانی بەردەست بێت لە ئۆنلاین ڕاستەخۆ لەوێ تەقدیم دەکەی ئەگەرنا لە ڕێگەی ئیمێلی پەیوەندیەکەوە بۆت دەنێرن. دیارە ئەوەی یونیمێت لە ڕێگەی ئیمێلەوەیە پەیوەندیمان پێوەکردن لە ساڵی پارەوە تقریبا 9 مانگ دەبێ خەریکین. دوایەوەی کە لە بەڕێبەراتی پەیوەندیەکانمان و پەیوەندیان پێوەکرا توانیمان لە ماوەی ڕابردوودا دکتۆر پەیمان مەرجەکانی بوون بە ئەندام لە یەکێتی زانکۆکانی دەریای ناوەڕاستە بە دیاریکراوی ئەگەر بۆمان باسکەی. یەکێک لە مەرجە هەرە سەرچیەکان نەک بۆ تەنها ڕێکخراوی یونیمێت بەڵکو بۆ سەرجەم ڕێکخراوەکان پابندبوونە. یەکێک لەو پابندبوونانە ئەوەیە کە ساڵانە بڕێک پارە هەیە دەیدەی پێ دەڵم مێمبەرشیپ فی پارەی بە ئەندام بوونە. جگەلەوە خاڵچکی زۆ گرنگ ئەوەیە کە لە کاتی پرۆژەکان و پرۆپۆزەڵەکاندا بەڕاستی دەورەی کاراتە بێ. بۆ نمونەیەکێک لەو پرۆژانەی کە ئێستا بەردەستە بە ناوی باسا یەکەچکیان بە ناوی کۆمۆیە یەکەچکیان بە ناوی ڕایزە هەر جارە و پرۆگرامێک دێت بۆ هەرێمی کوردستان لە هەر پرۆگرامێکدا چەند زانکۆیەک بەشدارە و لەو کاتەدا هەندێک زانکۆکان ئیتالین هەندێکیان ئیسپانینە و کاتێک کە بەشداری بەڕاستی وەگوتم دەبێت دەوری کاراتە بێت بە جۆرێک لە جۆرەکان خۆت زیینەوەی ئەکادمی تێدانیواتە کاتێک کە ڕۆڵت پێ دەدرێت بۆ لە نووسینی پرۆپۆزەڵێکان لە دەورەیەکە لە ڕاهێنانێکی تایبەتە لە پرۆسەکی توێژینەوەی یاخود بابەتی هەڵسەنگاندن و ئەسسمنتە دەبێت ستافی ئەو پرۆژەیە بە جۆرێک لە جۆرەکان بەکارایی بەشدار بن ناتوانانی هیچ کاتێک ئەو دەورەیە بەجێبێڵی یاخود بڵێ
کەم تەرخەمبی تێیدا بۆیە گرینگە لە بە ئەندامبووندا بەڕاستی خاڵی یەکەمی سەرەکی ئەوەیە کە پابندبی. بەڵێ دکتۆر دەستکەوتەکان بە شێوەیەکی گشتی چیەکە ئەبیت بە ئەندام لەم یەکێتیە ئایا قۆناغی دوای ئەوە چی ئەبێت بۆ زانکۆی ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی؟ لە ڕاستیدا ڕێکخراوی یونیمێد یەکێکە لە ڕێکخراوە هەرە بەهێزەکانی یەکێتی ئەوروپا بۆ خوێنی باڵە و لە ساڵی پار ئێمە یەکێک لە دەستکەوتە گرنگەکانمان ئەو بوو کە لە ڕێگەی زانکۆی دهۆکەوە بەشداریمان پێکرا بەر لەوەی ئەندام بین تێدا 16 مامەسامان لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت ڕاهێنانیان لە دەروەوەی وڵات لە هەر سێ وڵاتی پورتوگال و ئیتاڵی و ئیسپانیا پێکرا و لێرەش دوو ڕاهێنان بۆ سێ ڕاهێنانیان کرد لە هەمان پرۆژەدا. دەستکەوتەکانیان بەڕاستی جۆرا و جۆرن لەوانە ڕاهێنانی مامەسایانە ستافی ئەکادیمیە ستافی کارجێڕی و هەندێک لەو کارانەی کەش کە وەک دەستکەوتن بۆ منە پرۆژێ هاوبەشی توێژینەوەی یاخود نووسینی کتێبە زانکۆی ڕاپەڕین ساڵی پارتوانی لە دوای پرۆژەکە یەکێک لە کتێبەکان لەسەر پرۆسی بۆڵۆنیا بک بە زمانی ئینگلیزی زمانی ئینگلیزی و کوردی. بەڵێ دکتۆر بەپی قسەکانی بەڕێزت کەواتە زانکۆکانی تریش دەتوانن بن بە ئەنجام لەم یەکێتی ئەگەر ئەو مەرجانەی کە جەنابەت ئاماژت پێدا ئەو مەرجانیان تێدا بێت؟ لە ئێستادا زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر زانکۆی زاخۆ زانکۆی دهۆک وە چەند زانکۆی چکە ئەندامن ئەوە دەکەوێتە سەر بڕیاری ئەنجومەن یاخۆت پەیوەندیەکانی زانکۆکە بۆی بیانەوێت بەشدار بن لە هەر یەکێک لەو پرۆگرامانە یاخود لە هەر یەکێک لەو ڕێکخراوانەی کە لە دەروی وڵاتن پشت دەبەستێ بە زانکۆکە. بەڵێ دکتۆر پەیوەندی بە ڕیزبەندی هەیە لە زانکۆکانە بوون بە ئەندام لە یەکێتی زانکۆکانی دەریای ناوەڕاست؟ بە دڵنیاییەوە باشە بەڵێ خۆی خاڵی یەکەمی گرنگ لەو ڕێکخراوانەدا پێویستە لە ناو خۆدانت پێداینرابێت کەواتە دانپێدانانی هەمیشێ عێراق یەکێک بوو لە خاڵە گرنگەکان. دوای ئەوە بەڕاستی بۆ ڕیزبەندی بۆ ئێمە گرنگە نەک بۆ ئەوان بۆ ئێمە کاریگەری هەیە بۆ ئەوانیش بەتەئەکید ئەو زانکۆیانەی کە متمانەیان هەیە دەستنە ناو قبول دەکرێن لەبەرەوەی زۆربەی کاتەکان کە زانکۆکە متمانەی هەبێت یان متمانەی پێبەخشراو بێت ئاسانترە بۆی بتوان لە کاری لەگەڵ بکەن. باشە دکتۆر پەیمان دوا بە دوای ئەندامبوون لەم یەکێتیە دەرفەتی خوێنی باڵا بۆ خوێندکارەکانتان تا چەند فراوانتر ئەبێ بۆ نمونە بۆ خوێندن لە زانکۆکانی تر کە ئەندامن لەو یەکێتیە چ لە ماستەر بێ یاخود دکتۆرا بێ؟ خۆی بۆ خوێنی باڵا پشت دەبەستێت بە پرۆگرامەکان وەک باسم کرد زۆرێک لەو پرۆگرامانەی کە ڕێکخراوی یونیمێتێتی تەرکیزی لەسەر ڕاهێنانی ستافی ئەکادیمیە بەڕاستی لەبەرەوەی ئێمە پرۆسەی بۆڵۆنیا جێبەجێ دەکەین. هەرێمی کوردستانیش لە پێش زانکۆکانی کەی خوار و ناوەڕاستە لە جێبەجێکردنی پرۆسەی بۆڵۆنیادا بۆیە تەرکیزی ئەوان بە زۆری لەسەر پرۆسەی بۆڵۆنیا و ستافی ئەکادیمی و کارجێڕی. بەڵێ دکتۆر یەکێک لە چالاکیەکانی بۆ دەرفەتەکانی خوێنی باڵا بۆ خوێنکاران دەکەی پشت بە خوێنکارەکە دەبەستێت. بەڵێ ببوورە دکتۆرێکێک لە چالاکیەکانی دەریای ناوەڕاست زانکۆکانی دەریای ناوەڕاست ئەوەیە کە گواستنەوە بۆ خوێنکاران دەکەن. ئایا خوێنکارانی زانکۆی ڕاپەڕین یاخود ئەو زانکانی کە بوونە تا ئەنجام وەکو زانکۆکەی ئێوە تا چەند دەتوانن سوود لەم چالاکیە وەربگرن؟ بۆ بابەتی ستودنت ئەکسچێنج وەک باسم کرد پشت دەبەستێت بە هەماهەنگی لە نێوان زانکۆکان لە خودی ڕێکخراوەکەدا. باشە بۆ منە ئێمە بمانەوەی لە یەکێک لە زانکۆ ئیتالیەکان یاخود لەگەڵ یەکێک لە زانکۆیەکی ئیسپانی هەمان ئەندام بێت دەبێت دەست پێشخەر بینەوەی کە بمانەوەی بۆ منە خوێنکارەکانی ئێمە دەچن بۆ ئەوێ بۆ پرۆگرامێکی تایبەت و خوێنکارەکانی ئەوان بێن بۆ ئێرە بۆی بتوانین هەماهەنگی بکەین لە ئاڵوگۆڕی پرۆسەی خوێندن و فێربوون و کللتوریدا. باشە دکتۆر پەیمان لە ماوەی ڕابردوودا کۆنفرانسێکی نێودەوڵەتی لە زانکۆی ڕاپەڕین بەڕێوەچوو لە چەند ڕۆژی ڕابردووشدا دیداری ڕاپەڕین بەڕێوەچوو پرسیارەکەم ئەوەیە بەڕێوەچوونی سیمینار و کۆنفرانسی نێودەوڵەتی تا چەند کاریگەری هەیە لەسەر پەرەپێدانی توانازانستی و ئەکادیمیەکان یاخود دروستبوونی هەماهەنگی لەگەڵ زانکۆکانی تر چ لە هەرێمی کوردستان بێ لە عێراق بێ لە باشوور و ناوەڕاست بۆ نمونە یاخود دەرەوەی عێراق؟ بەڵێ ئێمە دیارە وەک تیمی زانکۆی ڕاپەڕین لە ماوەی ڕابردوودا لە ماوەی
15 ڕۆژی ڕابردوودا دیداری راپەڕینمان ساز کردووە جگە لە دیداری راپەڕین ڕاهێنانی پرۆسەی بۆڵۆنیا بۆ سەرجەم کۆلێژە پەرستاریەکانی عێراق سازکرا لەسەر داوای وەزیری خوێنی باڵای عێراق کە مانگی هەشتی پاربینیمان بۆ متمانەی هەمیشەی زانکۆمان جگە لەوە کۆنفرانسێکی نێودەوڵەتی کەشمان کرد لەگەڵ زانکۆیەکی هیندستان و توێژنەوەکان لە سپرینگەر بڵاو دەبنەوە دیارە کردنی چالاکیە نێودەوڵەتیەکان یاخود چالاکیە لۆکاڵیەکان کاریگەریان هەیە لەسەر یەکەم هاندانی مامۆستایان بۆ کارکردن لە خوێنی باڵادا و بڵاوکردنەوەی توێژینەوە ئاڵوگۆڕی خیبرە و فێربوون لە یەکتر بەڕاستی بۆیشە ئێمە جگەلەوەش چاپتەری ژنارمان کردەوە لە زانستدا کەواتە لە ماوەی دە ڕۆژی ڕابردوودا زۆرترین چالاکی نێودەوڵەتی و لۆکاڵیمان ئەنجام داوە. باشە دکتۆر دەمێ پرسیاری ئەوە بکەم ئەمە تا چەند کاریگەری دەبێت بۆ ئەوی بتوانن سوود لەو ئامانجەی یەکێتی زانکۆکانی دەریای ناوەڕاست ببینن کە یەکێک لە ئامانجەکانی ئەوەیە کە بەهێزکردن و هەروە هاوکاریکردنی زانکۆکانی تری ناوچەکانی تری دەوروبەری دەریای ئەو ناوچێ باڵین دەریای ناوەڕاستە تا چەند ئەم ئامانجە توانراوە بپێکرێ ڕاست خۆی دوێنێ سەرڤێکیان بڵاو کردەوە لە سەرڤێکەدا داوایان کردو کۆمەڵی خەڵک بەشدار بێ لەوەی کە بزانن تا چەند یەکێتی ئەوروپا کاریگەری هەیە لەسەر سیاسەتی خۆرهەڵاتی ناوەڕاست و دەریای ناوەڕاست بەڕاستی بۆیەش بەو جۆرە دەکرێت کە بیانێ بزانن تا چەند یەکێتی ئەوروپا لە ڕێگەی خوێنی باڵاوە کاریگەری هەیە لەسەر سیاسەتی خوێندن و ئابووری و پەرەپێدان لە وڵاتەکانی کەدا یەکێک لە ئامانجە هەرە گرنگەکان ئەوەیە کە لە ڕێی خوێندنی باڵاوە بتوانی کاریگەری ئابووری و سیاسی و کولتوری و دینی خۆت بگوازێەوە بە وڵاتە چکە ئەوشیان بە جۆرێک لە جۆرەکان پێی دەڵێن پابلیک دیبلۆماسی لە ڕێگەی پابلیک دیبلۆماسیەوە دیبلۆماسی گشتی یاخۆت لە ڕێگەی دیبلۆماسی تاکەوە بۆی بتوانی مامەسایەک لەگەڵ مامەسایەک هەماهەنگی بکە کۆلێژێک لەگەڵ کۆلێژێک زانکۆیەک لەگەڵ زانکۆیەک لەو کاتەدا ئاڵوگۆڕی کللتوری ئاڵوگۆڕی زمان ئاڵوگۆڕی دینی و کۆمەڵک بابەتی کەش دەکرێت باشە کەواتە دکتۆر دوو پرسیارم هەیە دەمێ بیکەمە پرسیارێک و ئاڕاستی جەنابتی بکەم ئایا ئەمە کاریگەری دەبێت لەسەر کوالیتی خوێندن بۆ ئێمە و هەروەهاوا دەکات زانکۆکانی ئێمەش بتوانرێت بە زانکۆکانی تری جیهان بناسرێ ڕاستی بۆ باسکردنی کواڵەتی خوێنی باڵا گرنگە ئێمە لە زانکۆکانمان سربەخۆی داراییمان هەبێ و پاڵپشە داراییەکانمان زیاد بکرێت پرۆژەکانی ناو زانکۆکان زیاد بکرێت ئەگەر دیقەت بدەیت لە ساڵی 2014 تاکو ئێستا کەمترین پرۆژەی ژێرخانی زانکۆی کراو لە زانکۆکاندا بۆیە پێویستە ئێمە کاتێکە باسی کواڵیتی خوێندن دەکەین کواڵیتی خوێندن تەنها پشت نابەستێ بە هەبوونی مامۆستا و ستافی کارەجەڕی بەڵکو پشت دەبەستێ بۆ سەرچاوانێک کە زانکۆ هەیەی هەم لە سنتەری توێژینەوە هەم لە لابەکانی لە لابی کۆمپیوتەر لە لابە زانستیەکان و لە زۆرێک لە سەرچاوەکانی کە پێویستن و پاڵپشتی سەرچین بە تایبەتی پاڵپشتی داراییەکان کەوا دەکەن بتوانی کاریگەریکی باش دروستکەی لەسەر کواڵەتی خوێندن و بتوانی بگێ بە ئاستی ئەوان بەڵام ئەگەر بێ بەڕاستی مقارنەی خوێندنی باڵا لە زانکۆکانی ئەوروپا بکەی و سەیری ژێرخانی ئەوان و دامەزراندنی زانکۆکانی ئەوان ئێمە ساڵی پار لەگەڵ ڕێکخراوی سکۆپەس کۆبووینەوە لەگەڵ دامەزراوی سکۆپەس لە کاتی ئەوەی کە داتای زانکۆی ڕاپەڕین و زانکۆی هەڵەبجە و زانکۆی سۆران و زانکۆی زاخۆی چێک کرد ئەوەی کە هەر سێت چوار زانکۆکە زانکۆی تازەنە پێی سیر بووکەوەی زانکۆ هەیە بۆ زانکۆی ڕاپەڕین ئێمە بە 255 مامۆستا لە ئیندێکسی سکۆپەسدا زیاتر لە 700 توێژنەوەی زانستیمانەیە کەواتە ئێمە پشت بۆ بەستیم هەوڵدەین ساڵانە ژێرخانی زانکۆکانمان بەئێسکەین. بەڵێ باشە بەڕێز دکتۆر پەیمان ڕەمەزان زانکۆکانی یەکێتی دەریای ناوەڕاست چەند کاریگەریان نەبێت لەسەر ڕەوشی ئەو وڵاتانی کە دەریای ناوەڕاست یاخود لە ناوچەکان بە شێوەیەکی گشتی بۆ نمونە لە ڕێی سیمینار و کۆنفرانس بەڕێوەچوونی کۆنفرانسی نێودەوڵەتی زانکۆی ئێوە لە داهاتوودا لەو بارەوە ڕۆڵی چیە بێت؟ ئێمە وەک زانکۆی ڕاپەڕین ستافمان هەیە لە زۆربەی بوارەکاندا و بوارانێک کە تایبەتە لە ناوڕێکخراوەکەدا جگەلەوە سنتەری توێژینەوەمان هەردوو بەشی زمانی ئینگلیزیمان لەگەڵ پەیوەندەکانی زانکۆمان
و زۆر بە چالاکی لەسەر خەتن لەگەڵیان و پەیوەندیمان زۆر باشە و لە ماوەی داهاتوودا پرۆگرامی تایبەت دەبێت کە تێیدا زانکۆی ڕاپەڕین بەشدار دەبێت. بەڵێ دکتۆر دوا بە دواوی کە بوون بە ئەندام لە یەکێتی زانکۆکانی دەریای ناوەڕاست بۆ ساڵی نوێی خوێندن پلانی زانکۆی ڕاپەڕین چیە؟ ئایا بەنیازن بە شنیۆ بکەنەوە؟ بۆ بەشی نوێ ڕاستی بەشی نوێ پشت دەبەستێ بە هەبوونی ستافی ئەکادمی و باسم کرد لەبەرەوە لە هەر بەشێکی زانستیدا پێویستمان بە 4 بۆ 6 دکتۆرا هەیە. ئەگەر ئەو 4 بۆ 6 دکتۆرانە بێ دەبێتە هۆی ئەوەی کە ئێمە بتوانین بە لە ماوەی درێژمان بێت بۆ بەدەستهێنانی متمانە. بەڵێ دەست خۆش سپاس بۆ دکتۆر پەیمان ڕەمەزان سەرۆکی زانکۆی ڕاپەڕین کە لە شاری ڕانیەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ تۆ کە کاتی خۆت بە ئێمە بەخشی. بەڵەسانە ئەمڕۆشتایی بڕگە و بابەتەکانی پرۆگرامی بەیانی کورسانی و زمان پێشکەش کرد. ماڵتان ئاوەدان بێ و ڕۆژتان ئارام. ڕۆژ و تاعاتی هەموو لای قوڵ بێت تا ڕۆژێکی تر خواتان لەگەڵ.